بەهۆی دروستکردنی ژمارەیەک خانوو لە سۆران لەلایەن هاوڵاتیانەوە دوور لە ڕێنماییەکانی شارەوانی، بڕیاری ڕوخانی زیاتر لە 6 خانوو لە قەزای سۆران لەلایەن دادگاوە دراوە و سەرۆکی شارەوانی ئەو شارەش دەڵێت جێبەجێکردنی بڕیارەکە دەکەوێتە سەر لێژنەی جێبەجێکارەوە. بەشێک لە تەجاوزات کە ڕۆژانە دەکرێن بەشێکیان تێک دەدرێن لە قۆناغی سەرەتایی، ئەو بەشەکانی ترکت ناتوانین تێک بدەن یان تێک نادرێن ئیحالەی داواکاری گشتی دەکەن لە ڕێگای قایمە مەقامی سۆران. و بۆ ئاگاداری بەڕێستان مەجموعە دۆسیەیەک هەیە لە دادگادا کە زیاتر لە 6 دۆسیە ئەوانەی کە ڕەوانەی دادگا کراون بڕیاری خراپکردنیشە بۆ دەرچووە. و بەشێکی تر ئێستا لە قۆناغی تاقیقدانە، بەڵام ئەوەی کە دەتوانم بڵێم خۆشبەختانە ئێستا وەکو دیاردە کێشەیەکی سەرەکی نییە، بەڵام بەتەواوی بنبەرش نەکراوە، ئەمە زۆر باشترین لە کۆنت. طبعا هەر بڕیارێک لە دادگادا دەربچیت دەدرێتە لژنەی تەنفیز، دەمینتەوە سەر لژنەی یان بەشی تەنفیزدا کە شارەوانی لەناودا، دادگا لەناودا و ئالیاتی و ڕێکارە یاساکانی تری خۆیەکە بۆ تەنفیزکردندا. دیاردەی زێدەڕۆیی لە ساڵانی ڕابردوو لە قەزای سۆران بە شێوەیەکی خێرا سەری هەڵدا. ئەمە شوای کرد هاوڵاتیان لە بەشێک لە خزمەتگوزاریەکان بێبەش بن، شەقامەکان بەرتەسک بن و شوێنیش بۆ سەوزایی نەمێنێتەوە لە گەڕەکەکانی شارەکە. قایمقامی شارەکەش هۆکاری زێدەڕۆیی دەگەڕێنێتەوە بۆ ڕۆیشتنی ئاوارەیەکی زۆر بەو ناوچەیە لە کۆڕەوەکەی ساڵی 1991 و دواتر مانەوەیان لە سۆران. هەروەها ئاماژە بەوەش دەدات لە ئێستادا دیاردەی زێدەڕۆیی لە سۆران لەژێر چاودێریدایە. تەجاوز ئێستا لە تێکرای کوردستان لەژێر چاودێری و چارەسەریدایە بە کۆمەڵێک وەسایل. ئێمە لە سۆران کە مشکلێکی زۆرمان هەبوو، سۆران بە کۆمەڵێک خەدەردا ڕۆیش کە خەدەرەکان هەندێکیان زروف بوون، هەندێکیان گەڕانەوەی ئاوارەکان بوون، چوونی خەڵکەکی زۆر بێرەدا بەر لە سەردەمی کۆڕەوەکان، ئەوانە هەموو بوونە ماوەی دروستبوونی تەجاوزاتی زۆر. دوای ڕاپەڕینی بەهاری ساڵی 1991 قەزای سۆران دانیشتوانی بەرەوفراوان بوون ڕۆیشتوو، بەو هۆیشەوە خانوێکی زۆر بە شێوەیەکی نایاسایی دروستکران. ئەمە شوای کرد ماستەرپلانی شارەکە کەوا لەلایەن شارەوانیەوە لەو کادانرا بوو ناتوانرا بچێتە بواری جێبەجێکردنەوە. لە ئێستاژا شارەوانی ڕێوشوێنی توندی گرتوونەتە بەر بۆ ڕێگری لە زێدەڕۆیی. ئازادۆ مەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، سۆران.